نێوانی بافڵ و پارتی گەیشتە مریشکە ڕەشە. بارزانیەکان تووڕەنەوە بە دوای تۆڵەدا دەگەڕێن. دوایین ڕۆژی بانگەشەی هەڵبژاردن بۆ بافڵ تاڵەبانی ڕۆژێکی خراپ بوو. ئەو قسەی لەسەر بابەت و باسێک کرد کە مەحاڵەیەدی پارتی و بارزانیەکان وەکو پێشتر مامەڵەی لەگەڵدا بکەن. تاڵەبانی لە دوایین بانگەشەی حیزبەکەی لا سلێمانی پەلاماری پارتی و بنەماڵی بارزانیدا و باسی ژن و کچەکانیانی کرد. وەکو سوکایەتێک گوتی ئەوان کاتێک لە کەرەج گەڕانەوە کێچ و ئەسپێتیدا بوون. و بەپێی زانیاریەکان ئەم قسانەی بافڵ بارزانیەکانی تا ئاستی تووڕەبوون تووڕە کردووە. یەکەمین کاردانەوەی پارتی و بارزانیەکان شەوی ڕابردوو بوو کاتێک فازڵ میرانی بەرپرسی کۆمیتەی ناوەندی لە دیدارێکدا کورد گوتەنی پەڕووباڵی بافڵی کرد. میرانی جیاوازتر لە جاران و دوور لە زمانە دیپلۆماسیەکەی تند و بێگەڕانەوە بۆ ئەتەکێتە دیپلۆماسیەکەی گوتی ئەوەی بافڵ لەو قسانەدا گوتی بێئەدەبانە بوو. زۆر لە حەجمی خۆی گەورەتر بوون و ئەمە بێوەڵام تێناپەڕێ. میرانی گوتیشی بافڵ سوکایەتی دەکات ئەوەی دەیڵێت بابیشینەی گوتووە و ئەگەر بە دوای سەرچاوی خیانەتە با گۆڕەکەی باپیری هەڵبداتەوە. لە دوای 16 ئۆکتۆبەر ئەمە یەکەمین جارە پارتی دەگاتە ئەم زمانە لە قسەکردن لەگەڵ یەکێتی. هەر بۆیە چاوەڕە دەکرێت دوای تەواوبوونی پرۆسەی هەڵبژاردن نێوانی یەکێتی و پارتی بچێتە دۆخی چەقبەستووی سیاسی و هەڵپەساردنی گفتوگۆکان و پەکخستنی پرسی پێکێنانی حکوومەت. پێشتر بافڵ تاڵەبانی بەردەوام گلەی ئەوەی هەبوو کە بارزانی ئامادەنیە وەکو سەرۆکی یەکێتی مامەڵەی لەگەڵدا بکات و دانی پێدا بنێت. بیانووی پارتی پرس و باسی 16 ئۆکتۆبەر بوو. دوای ساڵانێک بارزانی پێش 9 مانگ لە پیرمام تاڵەبانی بینی و بڕیار بۆ حکوومەتێک بە هاوبەشی دروست بکەن. فازڵ میرانی بە زمانێکی زبر و توند لەسەر بافڵ دەدووە و بە ئاشکرا گوتی سیاسەت لەگەڵام پیاوە نەک مەحاڵە بەڵکو شێوەیەکە لە خۆخەڵەتاندن. هەر بۆیە گوتی بە سیاستماندا دەچینەوە و بیر لە پێکێنانی حکوومەت دەکەینەوە بەبێ یەکێتی و دەشتوانین. بەپێی زانیاریە تایبەتەکان پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا خاوەنی 53 کورسی پەرلەمانیە. ئەویش دوای کڕینەوەی کورسیەکانی فراکسیۆنی هەڵوێست و 4 لە کورسیەکانی نەوەی نوێ. هەر بۆیە پێدەچێت دوای هەڵبژاردنەکان کابینەکە پێک بهێنرێت و چاوەڕێی یەکێتی بکرێت تا دەگەڕێتەوە. بارزانی لە کەرنەڤاڵی حیزبەکەی لە هەولێر خەتای پێکنەهێنانی حکوومەتی خستە ئەستۆی یەکێتی و بافڵ تاڵەبانی.